نامەرین شانە لە یونیڤەرسیتی کۆڵێژم ئەمساڵ بووم بە دووەم یاریەم 9.4 کاتەکانم وەکو چۆن بڵێ کاتێکی دیاریکراوم نەبوو بۆ سەریکردن کاتەکە زیاتر وا دابەشمەکەی تر هەرچی چۆنێ بێ هەرەوەنە تێگەیشتنەکەی تیا بێ هەر ئەوەنە تێبگەم بەسم بوو ئەگەر کاتی زیام هەبووە ئەمیایە بە مراجعە ئەمیا بە زیاتر پرسیار حەلکردن پێشنیارمەوەیە تا بڵێن شتەکە زیاتر لەسەر خۆیانە ینی ڕاستە مامۆستا زۆر یارمەتیت هەیە مەکتەب زۆر یارمەتیت هەیە بەس لە ئەخیرە هەرەکەوێتەوە سەر خۆت مامۆستا تا بڵێ یارمەتی ئێمە یا بەس ئەوەیە لە ئەخیرە کە تۆ چیتە ژوورەوە بەس خۆتی تۆ بێ زانینەکانت باش پێ بێ ئەی مامۆستا پێیاوی هەمی بکەی ئەو نۆتانی مامۆستا گرنگی پێەیە تۆ وەختەیە بەسعیکەی ئەوە گرنگترین شتە وەختەیە بەسعیکەی نەچی زۆر ئەم لاولاکەی ئەمانە دایکە باوکم تا بڵێ پشتگیریان کردم هەتا تا ئێرە شەر پشتگیریان کردم هەر پێیانوتم ینی تۆ هەر هەوڵی خۆت دیاوە ئیتر لۆ زیاتر تۆ هیچ پێ ناکرێ ڕێزی سڵاوی لە مامۆستاکان مەکەم بەجددی یارمەتیان ناین تا ئەم ڕۆژەش هەر بەخەمانەوە بوون هەر لەگەڵیان هەڵێگەڵ ئێمە هەڵیان ناوە تا بڵێ یارمەتیان ناین ینی تۆ سیر دەکرد هەرچی ئیمتیحانێکمان نەکرد مامۆستاکەمان یعنی مەسیجی بۆ ناردین چۆن بوون چۆن نەبوون پرسیار چۆن بوو یعنی لە هەر متەلەبەکانمانی ئەپرسی و بەڕاستی جایکەش سپاسی یونایتد ساینس دەکەمەوە چونکە بەڕاستی بەڕای من نمونەیان نییە زۆریان هەوڵ لەگەڵایاوین ئەوتانی تا ئێستا لەگەڵمان نەبوون ئەو هاوکاریی کە ئەوان کردیان بۆ هۆکار بووم سەرکەوتنە الحەمدوللا سەرکەوتنی من نەک بەس منیش سەرکەوتنی ڕەفیقەکانیشم هاوڕێیەکانیشم بەڕاستی سپاسیان دەکەم